هەمووان چاوەڕوانی ئاهەنگی هاوسەرگیریەکەی ژیلە بوون کەچی لە پرسەکەی ئامادە بوون. بڕیاروا بوو ژیلە عومەری تەمەن 22 ساڵ هەینی داهاتوو ئاهەنگی هاوسەرگیری ئەنجام بدات کەچی دوێنێ لە ناکاو تەندروستی تێک دەچێت و لە ماوەی چەند کاتژمێرێکی کەمدا گیان لەدەست دەدات. ژیلە عومەر ڕۆژی 20 ئایاری ڕابردوو ئەڵقەی دەستگیرانداریان لەگەڵ محەممەد گەردینی گەنجێکی سۆران گۆڕیەوە. ئەڵقە گۆڕینەوەکەیان هەمووانی دڵخۆش کرد و ڕۆژی دووشەممەی ڕابردوو بە مەبەستی کڕینی زێر جلی بووکێنی و ئامادەکاریەکانی ئاهەنگەکەی هاتوونەتە هەولێر کەچی دوێنێ چوارشەمە لە ناکاو تەندروستی تێک دەچێت و دوای چەند کاتژمێرێک لە ژێر چاودێری چڕدا لە نەخۆشخانەی فراکەوتنی ڕۆژاوە گیان لەدەست دەدات. کۆچی دوایی ژیلە ئەوەندە خەمناک بوو هەرزوو هەواڵەکەی تەواوی هەرێمی کوردستانی گرتەوە و بە ماوەیەکی کورت تەواوی تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنی. شین و پرسەکەی لە تەواوی کۆڵانەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران دەجێردرێت و لە گۆڕستان سەدان کەس لە کاتی ناشتنی ئامادە بوو. بە پەیزانیەرەکانی پایتەخت میدیا کە لە نزیکەکانی دەستی کەوتووە ژیلە هیچ نەخۆشیەکی نەبووە. خێزانەکەی دەڵێن بەهۆی چاوەزار و نەفەس جانی لەدەستداوە. ژیلە خەڵکی ناحیەی حاجی ئۆمەران بوو لە پەیمانگەی تەکنیکی سۆران دەیخوێند. ئارەزوێکی زۆری خوێندنەوەی هەبووە. مەرگ ڕێگیر بوو لە گەیشتنی بە محەممەد و بەدەستهێنانی بڕوانامە و ئاواتەکانی تر.